تایبەت بدەن وەک کشتتوکاڵ ئابووری پیشەسازی کشتتوکاڵی ناوخۆ وەک لەوەی پەنابەرینە بەرهەمی دەرەکی پەنابەرینە بەر بەرهەمی ناوخۆ لەو باشترێکەوە ئێمە ئەشیای و بەرهەمەکانی دەرەوە بێنی ناوخۆ کە نازانێت چۆنی شەکوالیتیشان چۆنە. ئێمە ڕۆژانێکە بووە لە ساڵی هەشتاکاندا هیچ کاتێ پشتمان بە بەرهەمەکانی دەرەوە نەبەستووە، هەر بەرهەمی ناوخۆییمان هەبووە. وەکو ئێمە کە باس لە شیر و ماست و پەنیر و ژاژی و ئەو شتانە ئەەکەین کە شتێک بووە خۆمان سەرچاوی بەرهەمهێنانی ئەو شتانە خۆمان بووین، نەوەک ئێستا وەکوی ئێستا کە لە دەرەوە دێ هەمووی موادێک کە نازانی لە چی دروست کراوە و نازانی بەرهەمەکەی چییە و دروستکردنەکەی لە چی هاتووە. بەحقیقەت ئێمە پێمان باشە ئەو بەرهەمە ناوخۆیانە کە ئێستا هەیە کە کەم بۆتەوە و پەرەی پێ بدرێ و کە زیاتر بکرێ. بەڕاستی من زۆر بە باشتری ئەزانم لە بەرهەمەکانی دەرەوە. حەز دەکەین بەرهەمی خۆمان هەبین، نامانێت لە دەرێبان بۆ بێتر هەموو کسپایێرە و سناعەتی خۆمان دەمانێت تەشجیع بکەین ئیش بکات.